کۆرسەکانی پێشوە سێ پەرەگرافی یەکەم لەگەڵ پەرەگرافەکانی تران دە ڕۆشناییمان خستە سەر. ئێستا من لە پەرەگرافی سێمەوە دەست پێ دەکەم. پەرەگرافەکە دەخوێنمەوە لەگەڵ خوێنەوەی تەرکیزێک بکەن بۆی دواتر دەست بکەم بە ڕوونکردنەوەی پەرەگرافەکە. پەرەگرافی سێم لە هینەکەی منە لە تەرجەمەکەی منە نەک تەرجەمەی چەند خەسڵەتێک لەوێەوە ئێستا دەیخوێنمەوە بۆتان. ئەمە تێکستەکەیە. چەند خەسڵەتێک گەن کە پاڵپشتی ویستی چاکە دەکەن و لە جێبەجێکردنی کارەکانیدا کارە ئاسانیەکی باشی بۆ دەکەن، بەڵام لە خۆیاندا هیچ نرخێکی ڕەهایان نییە و بەڵکو هەمیشە وانیشان دەدەن کە ویستێکی چاکە لە پشتیانەوە هەیە و ئەمەش لەو حسابەی کە لە لای خۆمان بۆیان دەکەین کەم دەکاتەوە و ناتوانین چۆن ویستی چاکە بە چاکەیەکی ڕەها ببینین ئەوانیش بە چاکەی ڕەها ببینین. پاراستنی هاوسەنگی لە سۆز و هەڵچوونەکان و زاڵبوون بەسەر خۆدا و توانای کاربەڕێکردنێکی ڕێکوپێک هەر ئەو حسابیان بۆ نەکراوە کە لە زۆر ڕۆوە چاکن، بەڵکو وا دەردەکەوێت ئەم خەسڵەتانە بەشێکی گیان نەکراوە بن لە بەهای ناوەکی ئەو کەسانەی کە ئەو خەسڵەتەیان هەیە. هەرچەندە پێشینان ئەم خەسڵەتانەیان بە چاکەیەکی ڕەها و بێ چەند و چوون داناون، بەڵام لە ڕاستیدا ئەمانە زۆریان دەوێت تا بە چاکەیەکی بێ چەند و چوون و ڕەها بزاندیان. ئەمەش لەبەر ئەوەیە ئەو خەسڵەتانە گەرخۆیان نەبەستنەوە بە بنەمایەوە کە ویستی چاکە بۆی داناون، ئەوە هەرزوو خراپی و شەڕەنگێزیەکەیان ئاشکرا دەبێت. ئەنجا نمونەکەمان بۆ دێنێتەوە. کەسێکی نەرمونیان و میانەڕە و خوێنسارد کاتێک شەڕەنگێزیەکەی دەردەکەوێ خەسڵەتی میانەڕەوی و خوێنساردیەکەی هەر وای لێ ناکا کە بە کەسێکی مەترسیدار بزانێت و بەس، بەڵکو لەو کەسە پیستر و خراپتری دەبینین کە شەڕەنگێزی و خراپیەکەی دەرکەوتووە و بەبێ ئەوەی ئەو خەسڵەتانەی هەبێت. ئەمە پەرەگرافی یەکەم. پەرەگرافی دووەم وەکو نەتیجەی پەرەگرافی یەکەم وایە، پەرەگرافەکانی پێشوو وایە. ئەڵە چی؟ ویستی چاکە لەوەوە چاک نییە کە کارێکی لێ دەکەوێتەوە و کارەکە سەرکەوتوو دەبێت، لەوەشەوە چاک نییە کە لە دەسەڵاتیدا هەیە بگات بە فلانە ئامانج یا هەر ئامانجێکی تر، بەڵکو تەنها لە بڕیاری کردەی ویستەکەوە چاکە، واتە لەوەوە چاکە کە ویستەکە بڕیار دەدات بیکات. ئەمەش مانای ئەوەیە کە چاکە لە خۆیدا و کە چاکە لە خۆیدا. ئەوەش شتێکم بۆ ڕوونکردنەوە لە کەوانەیەکان نووسیوە، ئەوە لە ناو تێکستەکانیە، بۆ چاکبوونی چاکە لە خۆیدا و بۆ چاکبوونی پێویستی بەو خەسڵەتانە نییە و تەنها بۆ جێبەجێکردنی پێویستی پێیانە. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە ویستی چاکە لە چاکەدا ڕەهایە و لە جێبەجێکردندا وابەستەیە بە هەر خەسڵەتێک لەو خەسڵەتانەوە کە بۆ جێبەجێکردنەکەی سازە. ئێستا بەر لەوەی بە بچمە ناو تێکستەکەەوە، ینی شێوازی داڕشتنی تێکستەکە هەندێک باز دەکەم، هەندێک پاش و پێشی تایە ئەوانە چاک دەکەمەوە، ینی ڕێکی دەخەمەوە بە داڕشتێکی تر دای دەڕێژمەوە بۆتان، دوایەوەی تر دەست بە ڕوونکردنەوەکان دەکەین. تامان خۆی دەبایە ئاوا دەست پێ بکە. چەند خەسڵەتێکگەن وەک پاراستنی هاوسەنگی لە سۆز و هەڵچوونەکان و زاڵبوون بەسەر خۆدا و توانای کاربەڕێکردنێکی ڕێک و پێک. ئەم خەسڵەتانە کە پاڵپشتی ویستی چاکە دەکەن و لە جێبەجێکردنی کارەکانیدا کار ئاسانی باشی بۆ دەکەن. ئەمەی باس کردووە و دواتر خەسڵەتەکانی باس کردووە. ئەم لێرە پەرەگرافەکەی پێشوو باسی خەسڵەتەکان دەکات، بەڵام خەسڵەتەکانی دواتر هێناوەتەوە. ئەمە ئەتیادیە شتێکە لە داڕشتنە ئایانی کانت ئاوا دایڕشتووە، یعنی خۆیەتی سلوبی خۆیەتی، بەڵام بۆ ئەوەی ئێوە بزانن ئەسلی پەرەگرافەکە قسە لەسەر چی دەکات، لەسەر ئەو سێ توانایە. تامان هەڵەیەکیشی تایە ئەو بە خەسڵەت ناویان دەبا، لە ناو تێکستەکەشا دەڵێت توانای کاربەڕێکردن، یعنی چی؟ یعنی ئەمانە توانان نەک خەسڵەتن. لە
پەرەگرافەکانی پێشوشە خەسڵەت و توانەکان تێکەڵیەکی تایە و سەبەکەشی ئەوە نییە کە بڵێ کانت نەیزانی وامانە جیاکاتەوە نەخێر چونکە ئەمانە هەر کەسێکی ئاسایی دەتوانێت خەسڵەت لە چی جیاکاتەوە لە توانە جیاکاتەوە بەڵام کانت لەبەرەوەی تەرکیزی لەسەر تەنها چی بووە ویستی چاکە چۆن ئەو شتانەی لێ داماڵێ ئیتر گرنگیەکی ئەو تۆی نەداوە بەوەی کە لە باسکردنی ینی لە پۆلێنکردنی خەسڵەتەکانە یا توانەکانە ئەمانە جیاکاتەوە ینی توانەکان چینەوانە خەسڵەتەکان چین توانەکان کامیان سروشتین کامیان سروشتینین فەرزەن ئەو خەسڵەتانە کامیان وەرگیراون کامیان سروشتین بۆ نمونە دەوڵەمەندی شتێکی چییە بەدەستێنراوە شتەکە بەدەستی دێنی بەڵام ئازایەتی فەرزەن ئازایەتی نە جوانی فەرزەن شتێکی چییە جوانی دەرەکی ڕواڵەتی شتێکی سروشتیە کەسێک جسمی گەرمە یەکێکی تر جسمی ساردە ئەمە چییە خاسەتی سروشتین جا کانت ئەمانەی زۆر گرنگی نەداوە بەوەی کە پۆلێنیان کە دوای پۆلێنکردنەکە بێت چی بکە لە ویستی چاکە جیایان کاتەوە ئەم لێرە تەنها ئامانجیەوە بۆ چی بکە ئەومان نیشان بدا کە ویستی چاکەیەکی ڕەهایە و ئەوە لە ڕێگەی هێنانەوەی خەسڵەتەکانەوە ینی بوارێک ساسکە بۆ تێڕامان لە ویستی چاکە و ئەوش خەسڵەتانە بێنێتە ناو بارەکەوە بواری تێڕامانەکەەوە تاوەکو ئێمەتیان ڕامێنین و ئەوە ببینین کە ئەم خەسڵەتانە یا ئەم توانایانە لە خۆیان ناچینین چاگنین و ئەوەش ببینین کە ویستی چاکە ئەوەی کە و ناوی دەنێ ویستی چاکە لە خۆیان چییە چاکەیەکی ڕەهایە بە شکڵێکی ڕەها چاکە ینی بەبێ وابەستەبوون بە شتێکی ترەوە ئەو هەر چاکە بەڵام ئەوانی تر خەسڵەتەکان ئەگەر وابەستە نەبن بەو چاکەیەوە کە لە خۆیان چاکە ئەوە چاک نین بەڵام ئەوە ناگەێنێ کە خراپ بن ینی لێرە شتانێکی محایدن بێلایەنن نەچاکن نە خراپن هەر شتێک لەو وەسیلەکانەوانی کە هەیە چقۆیەک نە بەخۆی چاکە نە بەخۆی خراپە کاتێ بەکاری دێنی ئێتە تۆ ناڵێت چقۆکە خراپە فعلەن چقۆکە هیچ گوناحێکی نییە لەوەی کە کەسێک تاوانێکی پێدەگا ینی چییە بێلایەنە ئەوەی تەحدیدی ئینەکە دەکا ینی چقۆکە بارگاوی دەبێ بە کردەکە وەلەو کاتا چقۆکە بەکارهێنراوە بۆ شتێکی خراپ ینی لە بەکارهێنانێکی خراپایە ئێستا ئیتر بەرەبەرە دەچینە ناو ئەو شوێنەی کە کانت دەیەوێ بەم جملانە گزارشتی لێکە یەکەم جاریش بەچی دەست پێ دەکەین خەسڵەتەکان عینەکان تواناکان وەکووتمان ئەو بە لە پێشەوە بە خەسڵەت ناویان دەبا کە چی لە باسکردنەکەیە بە یەکیان دەڵێت توانە پاراستنی هاوسەنگی چییە توانایە جۆرەکە لە توانە خەسڵەت نییە تابان هاوسەنگی لە چی لە سۆز و هەڵچوونەکان ینی لەوەی کە سایکۆلۆجیە بڵێ ئێستا هەڵ دەدەم ڕوونکردنەوە بدەم ئەگەر هەڵ بێ مداخلەکان ئەگەر بکەوێتە دوایینەکە بۆی پشانی تێنەکەوێت دواتر ئەگەر بەم لە حەزە بینوسن ئەگەر لە قسەکردنەکە بڵێنەوەی کە باسی دەکەم ڕوونکردنەوەکە ڕوونم نەکردەوە و کاتاوەی ماوەتەوە دەتوانین گفتوگۆیەکی پرسیارەکان هێنکەن تاوەکو من بتوانم ڕوونتری بکەمەوە ئێستا وتمان سێ توانە هەیە کانت ئێستا دەیەوێ ئەم سێ توانایە چی لێ بکە ئەم سێ توانایە ئێمە بەرێت ئەم سێ توانایە بەرێتە ناو تێڕامانی ئێمەوە لە چی لە بوونی چاکە وەک بوونێکی ڕەها چاکە وەک بوونێکی وابەستە تاوان چی و چی دەباتە ناو بواری تێڕامانەوە
ئەم سێ توانایە لەگەڵ چی لەگەڵ ویستی چاکە یعنی ئێمە وا لێ دەکا لە چی ڕامێنین لە سێ تواناکە ڕامێنین لەگەڵ ویستی چاکە لەکوێوە لێیان ڕامێنین لەوێەوە بزانین ئایا ئەمانە بە خۆیان چاکن یاوەکو بە خۆیان چاکنین بە شتێکی تر چاکن یعنی بۆ چاکبوونیان پشت بە غەیری خۆیان دەبەستن کامیان بۆ چاکبوونی پشت بە غەیری خۆی دەبەستێ ویستی چاکەکە پشت بەوان دەبەستێ وەک غەیری خۆی یا ئەوان پشت بە ویستی چاکەکە دەبەستن بۆەوەی چاک بن وەک غەیرێکی خۆیان جا ئەو لێرە ئێمە چی لێ دەکا ئێمە دەباتە ئەو ناو ئەو بوارەوە بواری تێڕامان دەمانباتە ناو تاقیگەیەکەوە بەزەم تاقیگەیەکی فیزیکی نییە تاقیگەیەکی چییە تا ئەو تاقیگەیە نییە کە ئەوانەی کە لە علومی تەجریبی تاقیکردنەوەی تیا دەکەن تاوەکو شتێک ببینن ئەم تاقیگەیەکی عەقلیە تاقیگەی عەقڵە و ئەمە ئێمە بەبێ ئەوەی پێویستمان بە هیچ شتێکی هیچ وەسیلەیەکی فیزیکی بێت نە تەلەسکۆپ نە مایکرۆسکۆپ نە هیچ لەوانەی کە علومی تەجریبی سوودی لێ وەرگرتووە ئێمە دەتوانین لێرە چی بکەین ئەزموونی خۆمان بکەین لەبەرەوە ئەم منتیقا ئەم شوێنی بیرکردنەوە ئەو کاتە خەیاڵ ڕێک دەکاتە چی خەیاڵ دەکاتە تاقیگەیەک بۆ ئەزمونەکانی خۆی بۆ تێگەیشتن لە شتەکان کاتێکە کانت ئەمە دەکا لە ڕاستیە لە ڕێگەی ئەمەوە ئێمە ڕادێکێشێ بەرەو کوێ بەرەو تاقیگە عەقڵیەکەی خۆمان لەوێ چی و چی هەیە ئەم سێ خەسڵەتە ئەم سێ توانایە هەیە لەگەڵ چی لەگەڵ ویستی ڕەها ئێمە چۆن لەناو خۆمانە لەناو تاقیگەکەی ناو خەیاڵی خۆمانە ئەم چوارە حازرکەین سێ تواناکە لەگەڵ چییە لەگەڵ ویستی چاکە ئێستا من هەوڵ دەدەم بنکەم هەوڵ دەدەمە و سێ توانایە دیاریکەم بەوەی بەتەواتی لە ناو بیرکردنەوەمانە ڕوون ببنەوە اینجا دوای ئەوە بە وردی لەگەڵەوە دەڕۆین ئەمانە دەخێنە ناو تاقیکردنەوە بزانین فعلەن بە خۆیان چاکن یانە یەکەم پاراستنی هاوسەنگی لە سۆز وەڵشوونەکان یعنی ئەو کەسەی قودرەتی ئەوەی هەیە لە ئەنجامدانی کردەیەکە لە ئەنجامدانی کارێکە کە بەوەی کۆمەڵێک کردە کە لەوەوە دەردەچن بۆ ئەنجامدانی کارەکە هاوسەنگی سۆز وەڵشوونەکان لە کاتی ئەنجامدانی کارەکە لە ڕێگەی کردەکانیەوە ڕاگرێ یعنی وا بکە ئەو کردەیە کە دەیکا بۆ ئەوەی کارەکە بە ئەنجام بگا کردەیەک بێ کاست و سۆزەکان هەڵچوونەکان ئەوەندە وزەی لە ینی کردەکە وزەیان لێ وەرگێ کە وا بکە ئەو کارێک کە ئەنجام دەدێ بە تەواتی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بدێ ئەم سێ توانایە تەبعەن هەموویان توانای جێبەجێکردنی کارێکن بەڵام توانای جێبەجێکردنی کارێک بە دروستی یعنی بە دروستی بە چاکینا بە دروستی ینی بە ڕێک و پێکی یعنی بە شێوەیە کارێکی منەظەم ڕێک وە کەسێک بۆەوەی ئەم فەرزەن بینایەک دروست دەکا ئەم کەسە کارەکەی چۆن ڕێکە ئەوەیە کە بە شێوەیەکی مەزبوط ئەو مەوادانەی کە هەیەی ئامادەی کاوە بە شێوەیەکی مەزبوط چیان لێکا لەگەڵێکا کۆیان کاتەوە تا بیناکە دەردەچێت مهندسێک ئەندازیارێک گیشێکی مەزبوط دەکا ئەوەیە بەردەوام ئاگای لە چییە لە بیناکە هەیە تا تەواو دەبێت لێرە سۆز وەڵچوونەکانی ئەوەی کە هەیەی کاری لێ ناکا فەرزەن بۆ نمونە لە ئەگەر مەوزوعەکە سۆز بێ ئەوە تەسیری لەسەری نییە ئەگەر فەرزەن بۆ کەسێکی خۆشەویستی خۆی ئەم بینایە دروستکایانە ئەو لە هەموو کاتێکە بەچی بە دروستی ئەو ئیشە دەکات ینی ئەمانە تێکەڵ بە ئیشەکەی نابن و ئیشەکەی شتێکی سربەخۆیە لە چی لە ئەست و سۆز وەڵچوونەکانی تەبعەن هەندێک کار هەیە ئەنجامدانی کار سوود لە چی وەردەگرێت سوود لە هەڵچوونەکان وەردەگرێت بەڵام لێرە دەبێ فعلەن ئەو کەسەی کە کارەکە ئەنجام دەدا کارای کارەکە
ئەبێ قودرەتی ئەوەی هەبێ بە ئەندازەی ئەوەی پێویستە ئەو کردە هەڵچوونیە سایکۆلۆژیانەی کە هەن برژێنە ناو چیەوە ناو کردەکەوە ئەوەندەی پێویستە کە ڕێکوپێکی ئیشەکە دەیخوازێ ئەم هەڵچوونە بێتە ناو کردەی ئەوە هەرسوکەوتیەوە بێتە کردەیەکی هەڵچوونی ئێستا ئێمە کۆمەڵە کردەی جیاجامان هەیە کەسێک تووڕە دەبێ ئەمە کردەیە کەسێک پێدەکەنێ ئەمە کردەیە پێکەنین کردەیەکی سایکۆلۆژیە تووڕەبوون کردەیەکی سایکۆلۆژیە ئەمانە کۆمەڵە کردن کە لەناو ئینسانە بە شکلێکی ورد هەن هەندێکیان لەناو حیواناتی تریشە هەن بەڵام لەناو ئینسانە بەتەو لەبەرەوەی ئینسان سایکۆلۆژیای هەیە ئەم سایکۆلۆژیایەوە دەکا کام کردانە فەرەن کردەیەکی چی بن سایکۆلۆژی بن هەندێکیان ئەسڵ لە زیندەوەرەکانە نییە بۆ نمونە پێکەنین ئێمە هیچ ئاژەڵێکمان نەبینیوە پێ بکەنی یا گریان تەنانەت گریان ئێمان هەندێک جار فرمێسکێکەوە ئاوێک لە چاوی نەکا دەبینین وا تەسەور دەکەین گریانە بەڕاستی ئەو گریانە نییە کە مرۆڤ تووشی دەبێت بۆچی چونکە حیوان ئەم لێکدانەوانەی نییە تاوەکو ئەو گریانە دروست بێت ئەو یادگەیەی نییە کە زۆر جار ئێمە کاتێک هەواڵی کەسێکمان پێ دەڵێن کە مردووە یا شتێکی بەسەرات و خۆشمان دەوێت یەکسەر دێتەوە پێشچاومان بەهۆی ئەوەی کە دێتەوە پێشچاومان گریانەکە دروست دەبێت و ئەم جۆرە لە کردەی سایکۆلۆژی لە ناو چیانە لەلا حیوانیە تاوەکو فعلەن ئەو گریانە ئەو ئاوەی کە دێ بە چاویا بڵێن ئەمە چییە ئەمە گریانە و ئەویش سایکۆلۆژیای هەیە و حیوانات کاینێکی تەواو بایۆلۆژیە ینی ئەو بەشە سایکۆلۆژیە کە ئینسان هەیەتی لەناو حیوانە ئەگەر هەش بێ بە شکلێکی زۆر زۆر لاواز هەیە لەوانەیە یادگەیەکی زۆر لاوازی هەبێت شتەکان زۆر خێرا بیری بچنەوە ئاوا بێت ئەوی تری هەمووی ڕەبتی بە هۆرماناتەوە هەیە ینی ڕەبتی جۆرە لە کۆدی هۆرمۆنەکانەوە هەیە کەمە جای دەکاتەوە لە ئینسان تاوان پاراستنی هاوسەنگی لە سۆز وەڵچوونەکان ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بە کردە هەڵچوونیەکانەوە ینی کە کردەی سایکۆلۆژین ئەوەمان زانی ئێستا دووەمیان زاڵبوون بەسەر خۆدا ئەمیش تقریبان هەروەکو کردە هەڵچوونیەکانە بەڵام زاڵبوون بەسەر خۆدا هەندێشتی تریش دەگرێتەوە فەرەزەن تۆ لە شوێنەکە ماندووی چۆن زاڵبی لەسەر خۆت بۆی کارەکە بە ڕێکوپێکی بڕوا بتوانانی جۆدێکی زیاتر بکەی ئەومان وبوونە تەسیل لە چیت نەکە لە کارەکەت نەکە یا فەرەزەن برسیتە ئەم برسێتیە وا لێ دەکا کە تۆ کارەکە بە ڕێکوپێکی نەکەی بەڵام تۆ بتوانانی ئەو برسێتیە تەحمل بکەی بۆچی بۆی کارەکە بە ڕێکوپێکی بکەی یعنی ئەگەرم لە حەزتان کردبێ چ پاراستنی هاوسەنگی لە سۆز وەڵچوونەکان چ زاڵبوون بەسەر خۆدا هەمووی جۆرێک لە زۆرکردنی تایە لە چی لە سروشتی ئینسان لە ناوەوەی ئینسان و ئەمە بە شکلێک جۆرێکە لە ڕاهێنانی جەستە لەسەر شتێکە خۆی مەیلی بۆی نییە و ئەمە خۆی کارێکی سروشتی نییە لەسەر سایکۆلۆژیا و جەستەی مرۆڤ تەنانەت بایۆلۆژیای مرۆڤیانی فەرەزەن مۆزۆی برسی بوون یا هەر شتێکی تر لەمانە کە شتێکی بایۆلۆژین ئەمانە کاتێک کە تۆ دەیت دەستکاریان دەکەیت کە دەستکاریان دەکەیت دەتەوێت خۆت سەیتەرە لەسەر چی بکەیت لەسەر برسیبوونی خۆت بکەیت بۆچی سەیتەرە لەسەر برسیبوونی خۆت بکەیت بۆ ئەوەی تاسیر لەو کارە نەکا کە ئەنجامی دەدەی کارەکە بە ڕێکوپێکی بکەیت لێرە ئینسان تەحول دەکات بۆ جۆرێک لە ئامێر کە برسی نابێ فلان نابێ و ئامێر حتمەن کارەکە لە هەموو کەسێک ڕێکوپێکتر ئەنجامی دەدا یعنی ئەو کارێک کە بە ئامێرێک دەکرێت بە شکلێکی ڕێکوپێک بەچی ناکرێت بە مرۆڤ ناکرێت کەواتە ئەمانە هەمووی چین ئەو توانایانن کە توانای ئامێرین ینی ئینسانەکە بوا لێ دەکەن کە چی بێت ئامێرێکی مەزبوط بێ بۆچی بۆ ئیشەی کە دەیکا ئەوی تریان چیە توانای کاربەڕێکردنێکی ڕێکوپێک یعنی چی یانی ئەم کەسە دایمە دەبێت چی بێت وشار بێ و ئاگادار بێ دایمە نەک وشار بێ ئاگادار بێ ئاگاداری وشاری ئەمە فەرقەکەیانە یعنی ئاگاداری بۆ ئەم شوێنەیە بەس وشاری بۆ چییە بۆ شوێنێکی ترە وشاری دەکەوێتە منطقە نافیزیکێکەوە بەس ئاگاداری دەکەوێتە کوێوە
هۆشداری ئەوەی کە دەڵێن هۆشداری بدە بە ئەمانی کە ڕەبتی بە تعلیماتەوە هەیە هەموو ڕەبتی بەو پەیوەندیکردنە میکانیکیەوە هەیە کامە حیوان ئەم جۆرە لە هۆشداری تایە ئالەیەکیش ئامێرێکی تەکنۆلۆژیش ئەویش چییە؟ ئەویش هۆشداری تایە کاتێکە هێنەکان وەردەگرێت بە مەزبوطی چی دەکا کارەکەت بۆ ئەنجام دەگەێنی ئەمانە هەمووی چین هەموو ڕەبتیان ئەم خەسڵەتانە کە هەن ڕەبتیان بە جێبەجێکردنی ئیشەوە هەیە یعنی هەمویان دەکەونە ناوچی دەکەونە ناو منتقەی ئیشکردن ئەگەر ئەمانە بە خۆیان وەکو توانایەک یعنی لە کەسێکا دەرکەون ئەم کەسە چۆن دەناسرێ دەڵێن ئیشی زۆر ڕێک و پێکە ئیشی زۆر ڕێک و پێکە یانی چی یعنی حساب بۆ هەموو شتێک دەکا لە کاتی ئیشەکە بەڵام بۆی حساب بۆ هەموو شتێک بکات دەبێت چی بکە زەختێک لەسەر سایکۆلۆژیای خۆی بکە تاوەکو بەرەبەرە ینی سایکۆلۆژیای تەسیر لەسەر کارکردنەکەی نەکە دەبێت زەختێک لەسەر داواکاریە جەستەیە بایلۆجیەکان بکە وەکو برسیەتی و تینویەتی و ئەمانە فەرزەن نابێ وای لێ بکەن کە چی بکات دەست لە شوێنەکە لە کارەکە هەڵگرێ ئەگەر بزانێ بەو دەست هەڵگرتنە خەلەل لە کارەکە دووست دەبێت بە ڕێکوپێکی ناکرێت ئەمانە هەمووی شتانێکن چی وەکو وتمان ئامێرین کاتێک کە ئێمە زەخت لەو شوێنانەی خۆمان دەکەین لە ڕاستیە لە جاتی ئەوەی بیکەین ئەو توانایانە ببنە جۆرێک لە توانە کە ویستی چاکە سوودیان بۆ ئەوە بێ ویستی چاکە بتوانێت لە ڕێگەیانەوە خۆی ئاشکراکە ئەم توانایانە ئێمە فاسد دەکەین وایان لێ دەکەین کە ویستی چاکە نەیان کا بە ماڵێک بۆ خۆی نەیان کا بەو زەمینەی کە لە ڕێگەیانەوە بوونی خۆی ئاشکرا دەکە یعنی ئێمە چی دەکەین ئێمە تەوازونە تەبیعیەکەی ناو ئینسان چی لێ دەکەین تێک دەدەین بۆچی بۆی سەیتەرە لەسەر چی بکەین لەسەر جەستە بەڕزانەوانەیە ئەمە جۆرەکە لە ئەگەر لە هینا سەیریکەین لە بێنینە ناو مەجالە ئاکاریەکەەوە کە پیشەیی دەکرێتەوە ئەمە جۆرەکە لە زۆت زاهێ دەکەن ئەوانن کە سەیتەرە لەسەر چی دەکەن لەسەر ئارەزوە سروشتەکانیان لەسەر برسیەتیان ئەمانە بە ئیرادە سەیتەرەی لەسەر دەکەن و ئەمانە سەیتەرەی لەسەر دەکەن بۆ ئەوەی خۆیان بە چاک نیشان بدەن ینی لێرە چاکە چییە چاکە دوورکەوتنەوەیە لە خراپە چاکە نییە ینی چاکەیەکی چییە سەلبیە بۆ معنایە چاکە لێرە نایەتە بوون خراپە نەکردن دێتە بوون یعنی کەسەکە لە حاڵەتی سفرایە لێرە چاکە ناکە لێرە خۆی دوو دەپارێزێت لە خراپە بەو معنایی کە ئارەزوەکانی وای لێ دەکەن تووشی خراپەی بکەن ئەو خراپە نەریتەی تەبان کەوتمان خراپۆ چاکە یەکسەر دەکەوینە ناو نەریتەوە بۆ ئەوەی لەگەڵ ئەو نەریتە کاینێکی میسالی بێ چی دەکا دێت جەستەی خۆی و سایکۆلۆژیای خۆی و غەریزەکانی خۆی کۆنترۆل دەکا و بە ئیرادە سەیتەرە لەسەر چی دەکا لەسەر جەستەی دەکا ئەم سەیتەرەکردنە لەسەر جەستە ئینسانەکە وا لێ دەکا کە وەکو بڵێ بە مەزبوطی ڕێو ڕسمە نەریتیەکان جێبەجێ بکە ئەلێرا چاکە وەک بوون وەک کردەیەک ئەسڵ بوونی نیە لێرە چی بوونی هەیە لێرە بەپێی ئەو نەریتەی کە هەیە ئەم زۆدە یعنی خۆگرتنەوەیە ئەمە خۆگرتنەوەیە حاڵەتێکی سەلبیە یعنی تۆ لە حاڵەتێکی تەبیعیانیت تۆ ئەو جەستەیە کە دەبێت لەژێر حکمی شتێکی ترابێ تۆ خستوتە ژێر حکمی چی ئیرادە بەڵام کاتێ ویستی چاکە حاکم دەبێت لەسەر ینی جەستە ڕەبت دەبێتەوە بە ویستی چاکەوە ئەو کاتە جۆرێک لە کۆنترۆڵی سروشتی لە ناو جەستا دروست دەبێت ینی بۆ نمونە تۆ پێویستت بەوە نییە خۆت برسیکەی ئەو کاتار خۆت ینی برسیکەی بۆەوەی نانی کەم بخۆیت ئەو کاتار خۆت نانی کەم دەخۆی ئەگەر ئەو ویستی چاکەیە حزوری هەبێ لەلات کە حزوری هەبوو ئەو کاتار خۆی برسیەتەکەت نامێنێ بۆچی چونکە لە دۆخێکی ترایی ینی لە جەستت دەچیتە دەرێت و لێرەوە تۆ ینی بە شکڵێکی تەبیعی برسید نابێ بۆچی چونکە تۆ لە دۆخایت نەک خۆت برسیکەی بۆەوەی بکەویتە چی بکەویتە ئەو دۆخەوە من خۆم برسیکەم بۆەوەی چاکم نا
چاک بە تۆ نانی زۆر ناخۆی ئیسراف ناکەی یعنی تۆ ئەگەر ویستی چاکە حەزوری لە ناوتە هەبێت تۆ دەکەوتە ناو دۆخێکەوە کە وەکو ئەوەی کە پێویستە وەکەوەی کە جەستە بە شکڵێکی تەبیعی پێویستی بە خواردن دەخۆیت بەڵام کاتێک کە تۆ دەست کرد دەست لەو سیستەمە سروشتێدا ئەو سیستەمە سروشتێ لەگەڵ حزوری بیرکردنەوە بەردەوام چی دەبێت تا بیرکردنەوە حزوری زیاتر بێت تا عالەمە ئاکاریە لە ناو ئینسانەکە حزوری تا ئەوەی کە ناوماننا پرۆسەی چاکبوون ئەوەی کە کەسەکە بەناو چاکبوونا تێدەپەڕێ ینی لە ناو چاکبوونایە کاتێک تۆ چەند لە ناو چاکبوونابی ئەوەندە جەستەشە چی وەردەگرێ حاڵەتی سروشتی خۆی وەردەگرێ و هەڵسوکەوتێکی چی دەکا هەڵسوکەوتێکی سروشتی دەکا بەڵام کاتێک کە ئەمانە کەسانێک دێن لە ڕێگەی ئیرادەوە سەیتەرە لەسەر چی دەکەن لەسەر جەستەیان دەکەن لەسەر ئارزوەکانی خۆیان دەکەن کە ئەمە یەکێکە لەو شتانی کە ئێستا بە ناوی هێنەوە گەشە پێدانی مرۆیی و نازانم هەندێشتی تر کە ئەمە بەڕاستی تەریقەیەکی زۆر تەقلیدی زۆدا بەڵام ئەمە جۆرێکی ترە لە زۆدی مۆدێرن زۆدێکی مۆدێرنە چۆن تۆ سەیتەرە لەسەر چۆن زاڵبی لەسەر خۆت زاڵبوون لەسەر خۆ ئەمانە لە کتێبە تازەکانە دەیبینن کتێبە مۆدێرنەکانەوانەی کە لەبارەی ئەوەیە چۆن کارێکتەر دروست دەکەیت و ئەوەی کە کارێکتەری تۆ دروست دەکایەکێک لە شتەکان چییە زاڵبوونە لەسەر خۆ زاڵبی بەسەر خۆتە زاڵبی بەسەر خۆتە یانی چی بۆ نمونە تۆ لە ناو مەجلیسێکای دەبێ زاڵبی لەسەر خۆت دەوروبەرەکەوا لێ نەکا لە خۆتۆ قسە بکەی دەبێ ئەو قسەیە بکەیت کە بۆ کارێکتەرەکەت چییە شیاوە و کارێکتەری تۆ وا لێ دەکا کە لە دەوروبەرەکە چی بێ مەقبول بێ ینی ئەمە هەمووی بۆ چییە بۆ ئەوەیە ڕەزامەندی دەرەوەی خۆت بەدەست بێنی نەک بۆەوەیە کە چاک بیت و دەزانن کتێبێکی زۆر لە بازاڕەکانە هەیە لەبارەی چیەوە لەبارەی چۆن زاڵ دەبی لەسەر خۆت چۆن دەبی بە پیاوێکی باش لە ڕێگەی ئەوە زاڵبی بەسەر خۆتە هەر بیرکەنەوە ها زاڵبوون لەسەر خۆ هەر خۆی چییە هەر خۆی بەوەی کە زاڵبوونە شتێکی چییە شتێکی ناچاکە فعلەن تۆ خۆت داگیر دەکەیت خۆت دەبیتە داگیرکەری خۆت وا لە خۆت دەکەی کە خۆت نەبی و لێرە ئەو فێری ئەو میکانیزمە دەکاوە ئەو تەمرینانەت پیشان دەدا کە چۆن تۆ وابی کەسێکی شێک بی کەسێکی مەقبول بی و تەنانەت تۆ لە ڕۆشتن تا دەبێت زاڵبی لەسەر جەستە بە شکلێکی تەبیعی کە خۆی هەر ئینسانێک ڕەوتێکی تایبەتی خۆی هەیە نابێ ئەم ڕەوتە بمێنێ ئەبێ هەمومان وەک چی وەک یەک عەسکەری وەک یەک بجوڵێنەوە بڕین لەبەر ئەوە ئەو شێوازە لە ڕۆشتن چییە مەقبولە ڕێک و پێکە دروستە ئەمانە هەمووی چین هەمووی شتانێکن ڕەبتیان بە ئەسڵەن چاکە و خراپەوە نییە ئەمە ڕەبتیان ئەم پرۆسەی گۆڕینی ئەسڵەن جەستەیە بۆ ئامێرێک کە لە ژێر ڕکێفی خۆمان نابێ ئێمە بە ئارەزوی خۆمان ئاوا جوڵەی پێ بکەین کە دەوروبەرەکە دەیخوازێ ئێستا کۆمپیوتەرێک بێنە کۆمپیوتەرێک ئاوا دەجوڵێتەوە کە دەوروبەرەکە دەیخوازێ چۆن کاتێک ئێمە یازی پێ دەدەین ئەمە دەوروبەری کۆمپیوتەرەکەین کاتێک دەست دەنێن بە یەکێک لە کلیلەکانە ئەو چی دەکا ئەو لە بەرامبەر ئەم کردەی ئێمە کە ئێمە دەوروبەرین بۆ ئەوەمان نیشان دەدا زۆر بە ڕێکوپێکی کە ئەم کردەی ئێمە داوە یان ئەم جوابەمان دەداتەوە کە ئێمە دەمانەوێت کەسی ڕێکوپێک ئەو کەسەیە کە وەڵامدانەوەیەکی دروستی بۆچی هەیە بۆ دەوروبەرەکەی هەیە وەکو ئامێرێک ئەمانە تەبان یەکێک لەو هینانەی کە لێرە کانت ئاماژەی پێدەدا ئەڵێ هەرچەندە پێشینان ئەم خەسڵاتانەیان بە چاکەیەکی ڕەها و بێچەند و چوون داناوە تەبان مەبەستی وا تەسەوەر دەکەم مەبەستی ئەرستۆ و دواتر
ئەو فەیلسوفانەی ئەسووری وستا بنەوە کەوانە مۆزۆی ئاعتیدال لەلایەن وەکو ئاعتیدال وەکو خۆی شتێک لە شتێک لە خۆیان چاکە، یعنی فەرەزەن نە زۆر بخۆ نە کەم بخۆ، ئەها ئەم شتانە نە زۆر تووڕە بە و نە زۆر هێمن بە. ئەرستۆ لە کتێبەکەیە لە بینی ئەمانە کۆمەڵی ناوی جیاجات ساز دەکا و ئەمانە بەچی دادەنێ بە ئاکاری چاک دادەنێ. و لێرە لە ڕاستیا کانت بۆ دۆزینەوەی بناغەی ئەخلاق هەوڵێکی قوڵتر دەدا لە ئەرستۆ. کە سەری ئەرستۆ کتێبەکەی ئەرستۆ لەسەر ئەخلاق دەخوێنیتەوە زۆر دێت ئیش لەسەر ئەم شوێنە دەکا، کام شوێنە شوێنی تەوازن هاوسەنگیە. جا لێرە ئەوەی کە هاوسەنگی دروست دەکات، تەمەن هاوسەنگی چییە؟ فەرزەن زاڵبوون بەسەر خۆتا ئەم توانایانە پاراستنی هاوسەنگی لە سۆز وەڵچوونەکان، زاڵبوون بەسەر خۆتا توانای کار بەڕێکردنێکی ڕێکوپێک. هیچ کارێک ڕێکوپێک نییە ئەگەر بێت و هاوسەنگیتیانەوێ. یانی چی؟ کاتێک کە کارێک ئەنجام دەدەی دەبێ هەرچی ئەوەی کە هەیە ئەوەی کە لەوێ هەیە بەقەدەر یەک ئێتیمامی پێ بدەیت، شتێک ئێمال نەکەی، کە شتێکت ئێمال کرە و کاتە چی دروست دەبێ؟ لاسەنگی دروست دەبێ. لەبەرەوە دەبێ هەر شتە و کاتی خۆی بدەیتێ و هەر شتە و لە کاتی خۆیان بیکەیت. ئەمانە وا دەکا کە کارەکەت چی بێ؟ کارێکی ڕێک و پێک بێ. طبعا هەمووی ڕەبتی بە ئەو میانە ڕەوی فەرەزەن، کەسێک میانە ڕەو بێ باشە، میانە ڕەوی هەر ڕەبتی بەچیەوە هەیە؟ بەو مەنتیقەی هاوسەنگیەوە هەیە. لێرە دوو شتەیە تێکەڵ کراوە، یەکێکیان هاوسەنگیە، یەکێکیان هەم ئاهەنگیە. لە ڕاستیا کردەی ئاکاری دەکرێت، یانی ئەوەی کە لە ویستی چاکەوە دێتە دەرێ، دەکرێت ئەسڵ لە تووڕەبوونێکی زۆر سەختا دەرکەوێت. بەڵام ئەم تووڕەبوونە چییە؟ بێجێ نییە. ئەم تووڕەبوونە ینی ئەم کردەیە جگە لەو تووڕەبوونە بە شێوازێکی تر ناتوانێت دەرکەوت بکە. لەبەرەوە ئەو کەسەی کە تووڕەیە، ئەو کەسێک کە تووڕەیە دەڵێن بۆ شخصەتی خراپە، کەسێک زۆر قسە دەکا و ئەمە بۆ هەمووی ڕەبتی بەچیەوە هەیە؟ ئەمانە ڕەبتیان بە کارێکتەری کۆمەڵایەتی تۆ هەیە، ڕەبتیان بەوە نیە تۆ کەسێکی ئەخلاقیت یا کەسێکی ئەخلاقی نیت. ئێستا من لەبارەی ئەمانەوە نمونەیەکتان بۆ دێنمەوە ئەلە نمونە بە تەواوەتی ئەوە ڕوون دەبێتەوە کە ئەسڵەن ئەم مەوزوعە، ینی ئەوەی هاوسەنگی لە سۆز وەڵچوونەکان و زاڵبوون بەسەر خۆدا و توانایی کار بەڕێکردنێکی ڕێکوپێک ینی لە کاتی خۆیان شتەکان جێبەجێکەی، ئەمانە لە ڕاستیا دەبینین کە هیچ ڕەبتێکیان بەچیەوە نییە، بە مەوزوعی چاکەوە نییە. دەکرێت تۆ کەسێک ئاوا بێت بەڵام چی بکە لە ڕێگەی ئەمەوە کارێکی خراپ بکە کە هەمومان بە خراپ بیبینی. با نمونەیەکتان بۆ بێنمەوە. ئێستا ئێوە دەزانن بە هەر سەبەبێک بێت اختیالکردنی کەسێک شتێکی نائەخلاقیە. باشە دابنێ گروپێکەن دەیانەوێ کەسێکگەی اختیالیکەن بە هەر سەبەبێک بێت. ئەمە پرۆژەی چییە؟ پرۆژەیەکە بۆ جێبەجێکردن، پرۆژەی اختیالکردنی تیرۆرکردنی ئەو کەسە. دابنێ با ئێمە قاسم لۆ وەرگرین، قاسم لۆ کە بە پرۆژەیەکی لەو جۆرە شەید کرا. ئەمە ئەم پرۆژەیەکی دەوێت پلانێکی ڕێکوپێکی دەوێت بۆەوەی ئەو کارە جێبەجێ ببێ لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی کۆمەڵێک کردەوە کە کاراکان ئەنجامی دەدەن وەدی دێنن، لێیان دەردەکەوێت ئەم کردانە کە ئەم کردانە دەرکەوت کارەکە پێی جێبەجێ دەبێت. فەرزەن ئێستا پاراستنی هاوسەنگی لێرەدا بۆ ئەوەی ئەو کارە ئەو پرۆژە کە شتێکی تاوانێکی گەورەیە بۆ ئەوەی جێبەجێ بێت، ئەو کەسانێک کە بیل لەمە پرۆژەیەکی ئاوا دەکەنەوە کەسانێک گەڵ دەبژێرن کە هاوسەنگی لاست و سۆزەکانیان نەبێ، کەسانێک گەڵ دەبژێرن کە زاڵ نەبن بەسەر خۆیانە.
ها جارێ لێرە ئەسڵەن زاڵبوون بەسەر ڕست و سۆزی خۆتا وات لێ دەکات تۆ بیتە کەسێکی درندە یەکسەر دەبیتە ئەتەحول دەکەی بۆ ئامێرێکی بێهەست و سۆز ئەمانە نابێ هیچ ئەو شتانەی کە دەبینی بجوڵێنن کارت لێکەن بۆچی بۆەوەی کارەکە بە مەزبوطی جێبەجێ بکەیت بۆەوەی ئەم پرۆژەی تیرۆرکردنە بە مەزبوطی جێبەجێ بێ دەبێت چی بێ دەبێت کۆمەڵە کەس من کار فعلەن هەرسێ خاصیتەکەیان چی بێ تیا بێ فەرزەن دەبێت کەسانێک بن بتوانن زاڵ بن بەسەر خۆیان ئەگەر لە شوێنە کاترسیان لێ نیشت ئاشکرا بن دەبێت بتوانن ئەو ترسە زاڵ بن بەسەر ترسەکەیانە لە شوێنە کات دەبێت فعلەن ئەمانە زۆر بە شێوەیەکی پلیان داڕێژا و حساب بۆ هەموو شتێک بکەن کاتێک ئەم تا کردەکان جام دەدەن و دەبێت چیش بێت دەبێت فعلەن هەڵسو کەوتەکان فعلەن ئەو سۆز و هەڵچوون و بەزەی و ئەو شتانەی کە هەیەیانە دەبێت چیان بێ دەبێت ئەمانەیان تیانەمێنە یعنی بە کورتی و مختصری دەبنە چی سیلاحێکی باش بۆ ئەنجامدانی ئامێرێکی باش بۆ ئەنجامدانی کارەکە ئەگەر کەسانێک ئەم شتانەیان تیان نەبێت کە ئەم توانایانە دەتوانن بە ڕێکوپێکی بەبێ مشکیلە کاری تیرۆرکردنەکە ئەنجام بدەن حتما ناتوانن بۆ ئەوەی کەسانێک بەم ئیشێکی ئاوا هەڵسن و کارێکی ئاوا خراپ ئەنجام بدەن پێویستیان بەچی دەبێت پێویستیان بەم سێ توانایە دەبێت کە لێرە دیاری کراوە ئەمانە چی نیشان دەدا ئەوە نیشان دەدا عەسەن ئەم توانایانە پەیوەندیان بە چیەوە نییە بە ئەخلاق بەویستی چاکەوە نییە بۆچی چونکە ئەمە تەنها تەنها وەسیلەیە کە تۆ دەتوانی بە خراپ بەکاری بێنی بە چاک بەکاری بێنی ئەمە تەمەن لێرە چاک و خراپ ئێمە دەکەوینە ناوکیەوە ناو مۆزۆی نەریتەوە چونکە لە پرۆسەی چاکبوونە چاک و خراپ ئەم معنایە نیە ئەمە چاکە و ئەوە خراپە چاک و خراپ معنایەکی ئۆنتۆلۆژیەیە نەک ئەپسمۆلۆژی نەک بابەتیانە ئەمە چاکە ئەو کورسیە چاکە ئەو کورسیان خراپە ئەو کورسیان خراپەیانی چی یعنی ئیشەکە بە دروستی جێبەجێ ناکە بەڵام ئەوەیان چاکەیانی چی یعنی ئیشەکە بە ئەم چاک و خراپیە لێرە علاقەی بە چاک و خراپی ئەخلاقیەوە نییە دەکرێت ئەمە ناوی بنێن چی دروستی بە دروستی کارەکە جێبەجێ دەکە یعنی چی یعنی هەڵە ناکە ئێستا لەو ڕاست علاقەی بە چیەوە نییە علاقەی بە ئەخلاقەوە نییە هەڵەو ڕاست دەکەوێتە کوێ دەکەوێتە ناو پیشەوە ژیانی پیشەییەوە فەرزەن منداڵێک کەسێک لە ئیمتیحانە سوالێک غەڵەت دەکا ئەمە هیچ ڕەفتێکی بە ئەخلاقەوە هەیە ئەمە ڕەفتی بە ئەخلاقەوە نییە هەڵەو ڕاست دەکەوێتە ناو چیەوە ناو ئیشکردنەوە ئەم شتە بە دروستی ئیشەکەی جێبەجێ دەکا یانە ئەرێ ئەم ئامێرێکی چاکەیانی چییە مەزبوطە هەمووی چین هەمووی توانای ئامێرین ئەمانەی کە لێرە هەیە تاوێت پاراستنی هاوسەنگی لە ئامێرە هەیە لە سیارەیەکە پاراستنی هاوسەنگی حسابی بۆ کراوە دەبێ ئەم سیارە قودرەتی ئەوە هەبێ هاوسەنگی چی بکە بپارێزیە لە تیارەیەکە حسابی هاوسەنگی کراوە کاتێک بایەکی تون دێت ئەم هاوسەنگیە چۆن ڕادەگرێ بەڵام لە مرۆڤ شتەکان سایکۆلۆژین فەرزەن هەست و سۆز وەکو ئەو ڕەشە بایە هەڵدەکا لە ناوتا تۆ چۆن ڕایگری جا ئەمانە هەمویان ڕەبتیان بە چێوە هەیە بە عالەمی کارەوە هەیە نەک ئاکار ڕەبتیان بە جێبەجێ کردنەوە هەیە لەبەرەوە ئەمانە لە ڕاستیە مۆزوع ینی ئەگەر چاک بن چاکبوونەکەیان وابەستەیە بە چیەوە بەهێزێکی ترەوە کە ویستە ویستی چاکەیە جا من لێرە ئێستا ئەوەتان بۆ ڕوون دەکەمەوە کە ویستی چاکە چۆن لە ڕێگەی ئەم جۆرانە ئەم توانایانە کە لە ناو جەستە ئینسانە هەن ئیشی خۆی دەکا و طبعا لە کاتێکە ئینسان دەکەوێتە ناو چاکبوونەوە چاکبوون وەک ئامانجێک لە خۆیان بەدی دەکات و بەرەو چاکبوون دەڕواوەک پرۆسە ئەنتۆلۆژیەکە وتمان لە ناو چاکبوونە بوونی من ئاشکرا دەبێت ینی ئەوە دەردەکەوێت کە من چیم بۆ ئەوەی بوونی من ئاشکرا بێت دەبێت حتمما لە ڕێگەی چیەوە ئاشکرا بێت لە ڕێگەی کردەکانەوە ئیتر کردەکان گوتەیی بن یان ئەوە دەردەکەوێت کە من چیم بۆ ئەوەی بوونی من ئاشکرا بێت دەبێت حتمما لە ڕێگەی چیەوە ئاشکرا بێت لە ڕێگەی
یا هەڵچوونی بن فعال بێ یا جوڵەیی بن ینی جەستەیی بن مادی بن ئەمانە کۆمەڵێک کردن کە بوونی من لە ڕێگەیانەوە چی دەبێ ئاشکرا دەبێ و من لێرە شتێک ناکەم لێرە بوونم دێت خۆی ئاشکرا دەکات لە ڕێگەی چێوە لە ڕێگەی کردەکانەوە لەبەرەوە بوونم خۆی ئاشکرا دەکات دەبێ ئەو فرمانەی لە بوونەوە دێ و بۆ فرمانەکە چی پێویستە جەستە چی لێ بکە بە ئەست و سۆزەکان و بە هەموویەوە چی بکە ئامادەی بکە بۆ ئەوەی ئەو فرمانە وەدی بێ لەوانەیە ئەم فرمانە وەکو وتمان پێویستی بە ئەسەن تووڕەیی هەبێت ینی پێویستی بە بەو جۆرە لە زاڵبوون بەسەر خۆ هاوسەنگی نەبێ بۆچی ئەسەن تۆ ئەم کردەیەکی ئازادانەیە کاتێک کە تۆ لە شوێنەکە دادەنیشی دەتەوێت کارکتەرێکی مەقبول بی مەقبول لەگەڵ چاک فەرقی هەیە تۆ کەسێکی مەقبولی لە ناو کۆمەلگا یعنی ئەوە ناچاکی یعنی چی یعنی تۆ دەتوانی وەڵامی داواکانی چی بدەیتەوە ئەو خەڵکە هەیە بۆ نمونە لە مەتعامێکە کاتێک کەسەکانی ناو مەتعامەکە بە باشی دێن بەدەمتەوە ینی وەکو مەکینە ئیش دەکەن توار تەڵەبێکت کرد ئەو چی دەکا ئەو لە بەردەمدا حازری دەکا ئەمە ڕەبتی بە چاکە و ئەمە ڕەبتی بە دروستی کارەوەیە بە دروستی ئەمە ئیشەکانی خۆیان چی دەکەن جێبەجێ دەکەن وەکو وتمان ئامێرێکیش دەتوانێت چی بکە ئامێر لە مرۆڤ لەویا بە دروستتر ئیشەکانی جێبەجێ دەکە هەر لەبەرەوەشە ئامێر ینی لە ئینسان لە ئیشە ینی جگە لە ئینسان شتێکی تر دۆزرایەوە کە لە هەوڵدرا بۆ ئەوەی شتێکی تر بدۆزێتەوە کەویش چییە ئامێرە بۆچی چونکە ئامێر ڕێک و پێکتر ئیشەکان لە مرۆڤ دەتوانێت بکە ئامێرەکە بۆ ئەو ئیشە دانراوە پلانەکە بە شکلێکی تەواوەتی چی دەکا جێبەجێ دەکا بەڵام ئینسانەکە لەبەرەوەی لەژێر کاریگەری کۆمەڵە شتی ترایە ناتوانێت وەک ئامێرەکە جێبەجێیکە کاتێک کە ئێمە دەڵێن ئەمە دەبێ ئەم ئینسانە بە دروستی کارەکەی بکە ئێمە دەخێنە کوێوە دەیکەینە ئامێر دەبێت فعلەن زاڵ بێ لەسەر ئەو شتانەی کە لە ناوی هەیە بەڵام کاتێک فرمانێک لە ویستی چاکەوە ینی ویستی چاکە ڕێگە فرمانی بوون کە ویستی چاکە ڕێگە بە بوونی دەدا ئەو کاتێ ئەمە پێویستمان نەک بە کۆنترۆڵکردنی جەستە و سایکۆلۆژیای خۆمان نییە پێویستمان بەچی هەیە ئازادکردنی هەیە پێویستمان بەوە هەیە ئێمە لە ڕێگەی ئیرادەوە بە هیچ شێوەیەک چی نەکەین سەیتەرە نەکەین لەسەر ئەست و سۆز و ئەو شتانەی کە لە ناومانە هەیە بۆچی بۆ ئەوەی ئەو فرمانەی کە دێ لە بوونەوە ئەوە بە تەواوەتی سوود لە چی وەرگێ سوود لەو توانایانە وەرگێ بۆ وەدیهێنانی خۆی ئەگەر بێت و تۆ لێرە جەستەیەکی ئازادت نەبێ ئەو کاتە بوون ناتوانێت چی بکە فرمان بەبوون وەدی نایە ئێسا و درەختە جەستەیەکی چی هەیە جەستەیەکی ئازادی هەیە بۆ معنایە کاتێک ئێمە دێن جەستەکەی کۆنترۆڵ دەکەن چی لێ دێ بەرێکمان پێدەدا کە بەرە تەبیعیەکەی خۆی نییە ئەوەی کە تەکنۆلۆژیای نەباتات ئەوەی جۆرە لە بەرەمێنانی سناعی تێکەڵکردنی سناعەت بەچی بە تەبیعەت ئەمە بەردەوام ڕاستە بەرهەم زۆر دەکا بەڵام چی دەکا لە عینی کاتە نەوعیەتی بەرهەم زیانێکی زۆر بە نەوعیەتی بەرهەم دەگەیەنێ ئێمە کاتێک دەڵێن ئەو شتە چاکە ئەگەر لە ڕووی پیشەسازیەوە بەرەمات بێ بەشکڵێکی پیشەسازیانە بەرەمات بێ یانی چی ینی بە ئەو حاڵەتە تەبیعی کە حیوانێک یا درەختێگەیەتی بەو پرۆسات تێ نەپەڕی بێ ئێمە چیمان کردبێ فەزاکەیمان گۆڕی بێ زەختمان لەسەر کردبێ کاتێک کە ئێمە دەڵێن ئەمە باشە لە ڕاستیان لە بەرژەوەندەکانی خۆمانەوە دەڵێن باشە ئەڵێن گۆشتەکەی باشە قەڵەوە نازانم ناسکە نازانم چی ئەمە هیچ ڕەبتێکی بەچیەوە نییە بە بوونی حیوانەکە خۆیەوە نییە حتمما بوونی حیوانەکە بوونی درەختەکە و تەنانەت بەرەکەش کە دەیدا بۆ بەرەکە بۆ ئامانجەکەی کە هەیەی بە دۆخە تەبیعیەکەی خۆی دەگاتە ئامانجەکەی خۆی کە
بەرەکەیە ئەو بەرە دەگرێت کە پێویستە ببێت لێرە دەستکاری پرۆسەی چی ناکرێ پرۆسەی بوونەکەی ناکرێ بەڵام کاتی ئەمە دەستمان تێوەردا و کاتە دەستکاری چی دەکەین پرۆسەی بوونەکەی دەکەین ئەلێرەوە چی دەبێ ئەو بەرەمەی کەوەدی دێ لە ڕاستیە بە شکڵێکی نوقسان فرمانی بوون لە درەختەکە چی دەکا جێبەجێ دەکا بە هەمان شێوە بۆ ئینسانیش کاتێک ئینسان دێ سەیتەرە دەکا لەسەر خۆی سەیتەرە دەکا لەسەر خۆی ئەم سەیتەرەکردنە لەسەر خۆ ئەگەر بێت و فرمانێکی بۆ بوونی ئینسانیانەی ئەو هەبێ و ویست ڕێگەی بدا بێتە دەرێ ئەم سەیتەرەکردنە لەسەر خۆ ئەرقەلەیە لە بەردەم چییە لە بەردەم وەدیاتنی فرمانەکە فەرزان لە شوێنەکە ترسان ترس لەوانەیە فرمانەکە پێویستی بە ترسی تۆ بێ یعنی لە شوێنەکە تۆ بترسی بۆی فرمانەکە بەرجێ بگەێنێت تۆ لەویا دەبێ بترسی بۆچی بۆ ئەوەی نا کە دەترسی بۆ ئەوەی شتێکەیە نەیکەیت ینی فرمانەکە فرمان بەبوونەکە چی لێ نەکەی دەست لێ نەدەی چونکە فرمان بەبوونەکە پێویستی بەوەیە لە ڕێگەی ترسەوە تۆ وا لێ بکە ئەوەنگاوە نەنیت بەڵام ئەم ترسە و ترسە نییە ئەو ترسە نییە ئەمە ترسە تەنها لە ناو کوایە لە ناو جەستا ترسێک نییە لە ناوەوە و ئەم کەسە لە ترس و ماترس و ئەو شتانە بووەتەوە کاتێک دەکەوێتە ناو پرۆسەی بوون چونکە بە شکڵێکی تەواو ئازادانە چییە دەژی بە شکڵێکی ئازادانە هەڵس و کەوت دەکات لەبەرەوە ئەم ترسە لە ناو پێگاتەی بوونیانە ئەی لەکوێ هەیە لە ناو جەستەیە هەیە ئەزانی وەکو ترسانە لە چی ئەو ترسە احتیادی کە ینی ترسە قوڵەکە نا ترسێکەیە ترسێکی قوڵە ترسێکی ژەیە ترسێکی سەطحیە فەرزەن لە پڕ ئینێک دەردەکەوێ لە حاڵەتی کتوپڕا تۆ یەکسەر جەستە چی دەکات جۆرێک لە ئێستیجابەی بۆ دووز دەبێ تۆ کاتێکت دەوێت بۆ ئەوەی چی بکەی بۆ من بێتەوە ئەگەر نەشترسیت بەڵام ترسێکەیە جەستەت دەترسێ نەک خۆت ئەم ترسا چییە پێویستە لە هەندێک شوێنە بۆەوەی ئەو فرمانەی بوون لە ڕێگەیەوە وەدی بێ لەوانەیە بەم ترسا تۆ شتێکەیە نەیکەیت وەکردنی ئەو شتە وا بکا فرمانەکە وەدی نەیەت لەبەرەوە دەبێت جەستەت بە کامل ئستعدادی خۆیەوە بەبێ دەستکاریکردن بەبێ دەستکاریکردنی خۆت بەبێ ئەوەی تۆ ویستت زاڵ بێ لەسەر ئینفعالاتت لەسەر جوڵەی جەستەت ئەم فرمانە دێت چی دەکا خۆی ئەم ئیمکانیاتانە دەخاتە خزمەتی خۆی و لە ڕێگەیانەوە خۆی ئاشکرا دەکا دەکرێ عەسەن جوڵەکە جوڵەیەکی زۆر بەم معنایی کە لێرە باسکراوە جوڵەیەکی زۆر ناوسەنگانە بێت بەڵام جوڵەیەکی هارمۆنیکە ئێستا مۆسیقایەک کۆنسێرتێکە دەیە ئەم کۆنسێرتە کۆمەڵە ئالەی مۆسیقیتیایە لە ڕاستی هاوسەنگی لە نێوان ئالەکانە نییە چی هەیە هەم ئاهەنگی هەیە یعنی لە شوێنە کاسێر دەکەی فلانە ئالەت دەنگەکەی زۆر بەرزترە فلانی تریان چییە نزمە کە باسی هاوسەنگی دەکەی هاوسەنگی ڕەبتی بە مادەوە هەیە و تەوزیعکردنی وزەیە بە شکلێکی هاوسەنگ بەڵام هەم ئاهەنگی دەکەوێتە دەرەوەی مادە و هەماهەنگی شتێکی مادی نییە هەم ئاهەنگی شتێکی دەکەوێتە ناو عالەمی ئاکار نەک عالەمی کار بۆ نمونە لە وێنەیەکە ڕەنگەکان کەسیان زاڵ نین لەسەر کەسیان ئەگەر تۆ بە شکڵی بە هاوسەنگی سەیریکەی ئەم وێنەیە وەک بیرکردنەوە وەکو هاوسەنگی سەیریکەی هاوسەنگ نییە ئەم وێنەیە بۆچی چونکە ڕەنگە سوورەکە زاڵە لەسەر چی لەسەر وێنەکە هەمووی فەرزەن لەسەر ڕەنگەکانی تر بەڵام ئەگەر بێت و تۆ ئاوا سەیریکەی سێر دەکەی ئەسڵ بەم زاڵبوونە و وێنەیە خۆی ئاشکرا دەکا ئەوەی کە پێویستە ئاشکرا ببێ خۆی ئاشکراکە لە ڕێگەی چی و ئاشکرا دەبێت لەویا سوورەکە لە ڕووی هاوسەنگیەوە زاڵ بێ بەسەر چییە
بەسەر سپیەکە ئەو دەکە زاڵوێ بەسەر چیە کەمانەکە زاڵوێ بەسەر دەفەکە بەڵام ئەمانە زاڵ نین لە ڕاستیە ئەمانە بەرامبەر نین تا زاڵ بن ئەمانە چین هەمایانگەن چونکە لەگەڵ یەکان پێکەوە هەر هەمویان وێنەیەکی کولی دەنگێکی کولی ساز دەکەن ئەگەر بێت و ئەمیان خۆی کز نەکا و ئەویان خۆی بەرز نەکاتەوە چی ڕوونادا ئەو ئامانگە دروست نابێت ئەو دەنگە دروست نابێت ئەو مۆسیقایە دروست نابێت یا ئەو وێنەیە ئەوەی کە وێنەکە دەبێت ڕەنگە لە ڕەنگەکانە دەبێت بەرجەستە بێت ئەگەر بێت و ئەمە نەبێت بەرجەستە دەبێت ئێمە ئەگەر بێت و هاوسەنگی لە نێوان ڕەنگەکانە پارێزین دەتوانین وێنەکان بەرجەستەکەین دایمە شتێکی چیمان بۆ دەردەچێت تەخت یەک بۆعدی لەبەرەوە لێرە پێویستمان بە چییە فرمانی بوون لەبەرەوەی فرمانی بوونە و شتێک لە ڕێگەم فرمانەوە دێتە بوون دەبێ هەماهەنگی دروستکا لە نێوان چییە لە نێوان هەڵچوونەکانە سۆز هەڵچوونەکانە لە نێوان کردە جەستەییەکانە توانە فیزیکەکانی مرۆڤە لە نێوان هەموو ئەوەی کە مادیە یا سایکۆلۆژیە لە ڕێگەی ئەمەوە چی دێتە بوون کردەیەکی ئاکاری دێتە بوون کردەیەکی ئاکاری دێتە بوون بەنسبەت ئامانجەکەوە ئەوە من لە بەشی دووەمی باسەکە هەوڵ دەدەم باسی بکەم جانم چیتر ماوە لەوەی کە هەیە بەڕاستی نمونونەکەی کە کانتێ ناوێتەوە لەگەڵ ئەوەی ینی ڕوونکەرەوە نییە بۆچی بۆ سێتواناکە و ڕەبتیان بە چێوە بە ویستی چاکەوە بۆچی ئەم تەنا باسی کەسێکی نەرمونیان و ساردمان بۆ دەکا ئەوانە دەڵێن ئەوروپیەکان ساردن ینی چی ینی زۆر انفعال ناکەن وەکو ڕۆژهەڵاتیەکان نین بە حاڵ شتێک ڕوویدا انفعال بکەن ینی ئەم تەنها ینی چی ینی ئەوان لە ڕووی انفعالەوە بە پەروەردەیەکە تێپەڕیون زیاتر کۆنتۆڵی انفعالاتی خۆیان دەکەن لە ڕۆژهەڵاتیەکان بۆچی چونکە سیستەمی پەروەردەکەیان سیستەمێکە کە ڕای هێناون لەسەرەوەی کۆنتۆڵی انفعالاتی خۆیان بکەن ئەمەی لاقی بە بۆ نییە کە ئەوروپیەک چاکە یا ڕۆژهەڵاتیەک خراپە ئەمە ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بۆ ئامێرەوە هەیە کە کولتوری ڕۆژهەڵاتی دروستی دەکا لەگەڵ ئەو ئامێرەی کولتوری ڕۆژاوایی لەناو ئینسان خۆیان دروستی دەکات و ئەمە ڕەبتی بەو پەروەردە ئامێریەوە هەیە کە تایە ئینسان دەکرێتە چی دەکرێتە جۆرێک لە ئامێر و دروست دەکرێتەوە کۆمەلگا دروستی دەکاتەوە بەو شکڵی کە خۆی لێ رازیە خۆی دەیەوێت و لێرە ئەو تاکە وەک ئەوەی کە خۆی لە ناو خۆیان هەیە نایەتە بوون پەیدا نابێت و دەبێت فعلەن لەم قاڵبە لەم حاڵەتە ئامێریە کە کۆمەلگا ینی لەم بوونە کۆمەڵایەتی کە کۆمەلگا ئێمەی پێ دروست دەکات ئێمە لەمە چی بکەین بچینە دەرەوە ئازاد بین اینجا ئیمکانی ئەوە هەیە بوونمان لە ناو چاکبووندا بکەوێتە کاری خۆی ینی ئێمە وەک خۆمان وەک ئەوەی کە هەین دوای ئەوەی وەک ئەوەی کۆمەلگا ئێمەی دروست کردووە بۆ خۆی ینی وەک ئەوەی کۆمەلگا دەیەوێت کاتی ئەو منەی کە وەک ئەوە دروستکراوە کۆمەلگا دەیەوێت ئێمە ئەمە تێک نەشکێنین هەرگیز ناتوانین چی بکەین ناتوانین خۆمان بین ئەوەی کە خۆم چیم نەک ئەوەی کە کۆمەلگا منی دروست کردووە دەکرێت بە پرۆسەیەکی پەروەردەیی کۆمەڵە تاکی کۆمەڵایەتی دروست بکرێن کەسانێکی هەمن لا شەڕ باشە انفعال کەم بکەن ڕێک و پێک من ئەمە دەکرێت فعلەن بە پرۆسەیەکی پەروەردەییش خەڵکێک بکرێتە چی ئەجوول بێ زوو انفعالکە تووڕە بێ نازانم چی لەمانە ئەمە هەمووی لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی سەیتەرەکردن لەسەر چیەوەیە ینی گۆڕینی ئەو کۆنترۆلە سروشتیەی کە ڕوح دەیکا بۆ جەستە بۆ چی بۆ جۆرێکی تر لە کۆنترۆلکردن کە دەرەوە دەخوازێتەوە کۆنترۆلەکە بکەیت یانە ئەو کاتەی کۆنترۆل تۆ لە حاڵەتی جەستت لە ئینفعالاتت و ئەوەی کە هەتا لەژێر کۆنترۆلێکی سروشتی نییە ینی بەخۆی خۆی کۆنترۆل نەکردووە ئەی چی کۆنترۆلی کردووە هێزێک لە دەرەوە هاتووە کۆنترۆلی کردووە تەبان ئەم نمونەیە وابزان نمونەکەی من کە بۆ مێنانەوە نمونەیەکی زۆر ڕۆشنکەرەوەتر بوو لەوەی کانت چونکە ئەمە باسی میانە ڕەویەکە دەکا بەڵام لە نمونەیەوەی پرۆژەی تیرۆرکردنەکە بە وابزانم زۆر بە جوانی ڕۆشن بوویەوەکە ئەوانەی کە دەچن تیرۆر دەکەن
ئەم خاستانێک کە لێرە هەیە بۆەوەی پرۆژەکەیان سەر بگرێت چونکە پرۆژەیەکی خەتەرە دەبێت چی بن دەبێت زۆر دقیق بن سەیتەریان لەسەر خۆیان هەبێ فلان من تاوەکو ئیشە خەتەرەکە بە ئەنجام بگەێنن و ئەمەش هیچ وەکو وتمان پەیوەندی بە چاکبوونەوە نییە و پەیوەندی بەو کردە چاکانەوە نییە کە لە چاکبوون لە ڕێگەیانەوە خۆی ئاشکرا دەکات لە چیا لە کارێکە